دوای تێپەڕبوونی زیاتر لە 5 ساڵ بەسەر لێکەوتەکانی ریفرەندۆم و ئەو دۆخی ریفرەندۆم بەسەر کەرکووکی داهێنا، دیوانی پارێزگای کەرکووک بووە سەتری کۆکەرەوەی لایەنە کوردستانیەکان و یونامی. لێپرساوی پەیوەندیە گشتیەکانی یەکێتی لە کەرکووک دەڵێت ئەگەر نیەتێکی ڕاستەقینە هەبێت لە لایەنەکانەوە دەتوانێت لایەنە کوردستانیەکانی کەرکووک لەسەر یەک پاکێز کۆ بکاتەوە. ئەو داواکاری هەمان بۆ داواکارێکی گشتی بووە یەکگرتوو بۆ گرنگەوەی ئێمە خۆمان نیەتێکی سافمان هەبێ و بەدڵێکی سافەوە هەمومان بە یەکگرتووی لەم شارەیە کار بکەین، یعنی ئەوە زۆر گرنگە ئێمە هەمومان ئاشتەواییە کە بێ لە نێوان هەمووانە ئەوە گرنگە لای ئێمە بە عام کێشەی کەرکووکمان باس کردووە، کێشەی مادەسلمان باس کردووە، کێشەی زەویە کشتتوکاڵەکان و لە ڕابردووشا ئێمە ئەم راپۆرتانەمان هەرداوە بە یۆنامی و داوامان کردووە لە یۆنامی کە زۆر بە جددی کار لەسەر ئەمانە بکرێ. غیابی پارتی لە کۆبنەوەی لایەنە کوردستانیەکانی کەرکووک وای کرد بە دوو پاکێز داواکاریەکانی کەرکووک ئاراستەی نەتەوە یەکگرتوەکان بکرێت. ئێمە لە 2017 تا ئێستا کەرکووک بارگاکانش داگی کراوە، کەرکووکش داگی کراوە، باسی هەموو لایەنەکانمان کرد، باسی هەموو شتەکانمان کرد بە اتیفاقەوە هەموو لایەنی کوردستان بە یەک ڕێزی ئێمە شتێکمان تەقدیم کرد بە خۆشحاڵی هەموو اتفاق لەگەڵ پارتی دیموکرات بێنەوە ئەو خاڵی لە 140 لە جوتیارەکانە ئاسایشە گەڵانی پێشمەرگەی هەموو اتفاقمان کرد بە یەک لاین بە یەک دەنگەوە دەچوو لەلایەن لەم کۆبنەوە زۆر باش بوو، دڵمان خۆش بوو بەیەکەوە ئەوەی ئێمە تەقدیممان کرد لەسەر ئەو کۆبنەوە لەسەر ئەو شتە یەکەتی موافقە لەسەری و پێ خۆشحاڵی بوو. دیارە سەرجەم ئەو پرسە ئیداری و ئەمنی و سیاسەکانی ئەمڕۆی کەرکووک ئەوە دەخوازێ هەمومان یەکڕیز بن، هەرچەندە برادرانی پارتی پاکێجێکیان بەتەنها هێنابوو، بەڵام ئێمە پیانمان وت ئەو پاکێجی ئێمە ئەو پاکێجی ئەوان یەک پاکێجە، هەموو داخوازەکەمان یەک داخوازیە. کێشەکانی ئەمڕۆ ئەوە دەخوازێت کە ئێوە ئەم پاکێجە جیاوازی ئێمە هەرچی بە یەک پاکێج سیرکەن. ڕاستە سەرجەم لایەنە سیاسە کوردستانیەکان کۆبوونەوەی چەند کرد بێ پارتی، بەڵام پارتیش ئەمڕۆ پاکێجی چێناوە ئەوەی لە ناوەڕۆکی پاکێجەکەی ئەوانژ و هەمان ئەو بوو کە ئێمە تەرەحمان کردووە. کەمنینە و کێشانی بەهۆی لێکەوتەکانی ریفرەندۆمەوە دووچاری خەڵکی کەرکووک هاتوون. بەڕای چاودێران چارەسەری دۆخی ئێستای کەرکووک پێویستی بە یەکڕیزی نێوان لایەنە کوردستانیەکان هەیە، بە تایبەت کاڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە دەرگایە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.